خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت لەسەر ئەو گرژیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دەبێنێت بە شێوەیەکی گشتی و ئەو ڕێکەوتنی کە لە نێوان عێراق و ئێراندا هەیە زووزووە بیت دەهێنرێتەوە بۆ جێبەجێکردنی و هەوڵەکان بۆ ئیدامەدان و درێژە پێدان بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە. لەلایەکی دیکەوە گەر باس لە سەروبەندی شەڕی یاخود ئەم شەڕی 7 ئۆکتۆبەر کە لە نێوان ئیسرائیل و حەماسدا ڕوویداوە، هێرشەکان وەکو ئەمریکا خۆی باسی لێو دەکات، هێرشەکان بۆ سەردنکۆ بارگاکانی هێزەکانی هەڵبژاردنمان و ئەمریکا لە عێراق بەردەوامی هەیە کە پەنجەی تۆمەتەکان لەلایەن ئێرانەوە ئەمریکا ڕادەکێشێت بۆ گروپەکانی نزیک لە ئێران و تا ئێستاش ئەم هێرشانە بەردەوامی هەیە. بۆیە لە بەرامبەر ئەم کاردانی وەکو ئەمریکا خۆی ناوی هێناوە لەکەوانەیەکە لە بەرامبەر ئەم کردارانەدا ئەمریکا کاردانەوەی دەبێت لە نوێترین بابەتیشە هێرشی ئەمریکامان بینی بۆسەر حەشدی شەعبی جا بە چ هۆکارێک بووە، ئەوە دواتر لە میوانەکەمان وەری دەگرینەوە. کێشە و گرژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەری چی دەبێت لە سەر سیاسەتی نێودەوڵەتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکەی بەم ناسەقامگیریە تێپەڕ دەبێت و پلهایشتنی ناسەقامگیریەکان بۆ وڵاتانی دیکە وڵاتانی ئەقلیمی چی چاوەڕێ لێ دەکرێت. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز سەرهەد شێخە و کوچاودێرێکی سیاسی ڕاستەخۆ لە ئێران و میوانێمێ گفتوگوێم بابەتاکەین. کاک سەرهەد زۆر سپاسی ئامادەبوون تەکەم کە جەنابە ڕاستەخۆ لە مەشهەدەوە لەگەڵمانایت بە شێوەیەکی گشتی سەرنج و خوێنەوە گشتگیریەکەی جەنابەت و بە شێوە گشتیەکەی سیاسەتی جیهانی بۆ گرجین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بۆچی دەگەڕێنەوە؟ سپاس بۆ جەنابتان، سڵاو ڕێز دەنێرم بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان کەناڵە بەڕێزەکەتان و بۆ جەنابتان. دیارە ئەو گرژیانێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە پەیوەندیدارە بە کۆمەڵێک هۆکار کە خۆی دەبینێتەوە لە ئەو کێشە و گرفتانەی کە لە نێوان وڵاتانی هەرێمی بە دیاریکراوی لە نێوان ئێران و لەگەڵ وڵاتی ئیسرائیل و ئەمریکا و دروست بووە. دیارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من لە چەندین بەرنامەی دیکە گوتومە تایبەتمەندیەکی زۆر تایبەتی هەیە. ئەم تایبەتە وای کردووە کە وڵاتانی جیهانی ئەمریکا لەلایەک و رووسیا لەلایەکی ترەوە بەرژەوەندە باڵاکانی خۆیان لەو ناوچانە دەستەبەر بکەن. بۆیە ئەم جەمسەرانە کار بۆ ئەوە دەکەن کە بەرژەوەندە باڵەکانی خۆیان بپارێزن. بەش لە هەندێک حاڵەتدا لە هەندێک باردا ئەو بەرژەوەندانە بەر یەکتر دەکەون، گرژی و ئاڕۆژی دروست دەبێت. ئەو گرژێنەی کە ئێستاش ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەنە بە دیاریکراوەوەی کە لە کەرتی غەزە هەیە، شەڕی نێوان حەماس و ئیسرائیل، پەیوەندیدارە بۆ جەمسەربەندی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. ئەمریکا کۆمەڵێک سیاسەتی استراتیژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. یەکێک لەوانە بریتیە لە ئاسایشی وزە و پاراستنی بەرژەوەندە باڵاکانی ئەمریکا لە ناوچانە و لە بەرامبەریشدا بە درێژایی تاریخ هەم لە سەردەمی قەیسەرەوە تا رووسیای ئێستاش بە درێژایی مێژوو هەوڵی داوە کە بگاتە ئاوەگەرمەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەتایبەتی دەریای سپی و ئەو منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆمەڵێک هێزی هەرێمیش هەیە لەو نێوەندەدا. یەکێک لەوانە ئیسرائیلە کە لایەن بە هاوپەیمانی سەرەکی ئەمریکادا دەنرێت لە ناوچەکەدا و لە بەرامبەریشدا وڵاتێکی ترمانەیە کەویش ئێرانە کەویش بە هاوپەیمانێکی نزیکی رووسیادا دەنرێت و ئەو جەنگەی کە لە کەرتی غەزە هەیە درێژکراوەی ئەو جەمسەربەندیە کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە هەموو چاوەکان بۆ ئەوان کە ئەو کێشە و مشکلانەی کە لە کەرتی غەزە سەری هەڵداوە لە بینی حەماس و ئیسرائیل بەرەو جۆرێک لە چارەسەرکردن بچن. ئەمریکا هەر لە سەرەتای دروستبوونی ئەم شەڕەوە نێشاردوتەوە کە زۆر بەو بەڕی ڕاشکاوانە وتێتی من پشتیوانی ئیسرائیل و ئاسایشی ئیسرائیل دەپارێزم و سەرۆکی ئەمریکا وەزیری دەرەوە چەند جار سەردانی ئیسرائیلیان کردو و سەردانی وڵاتانی هاوپەیمانی ئەمریکایان کردووە. یەکێک لەوانە وڵاتی عێراقا. کاک سەرهەد، شەڕی ئیسرائیل و حەماس بە تایبەتی لە نوێترینیان 7 ئۆکتۆبەر
کاریگەری ئەوەی هەبووە کە مەترسی لەسەر پێگەی ئەمریکا لە عێراق بۆ لە سووریا دروستکات چونکە چەند جارێک ئەمریکا باسی لەمە کردووە. بەڵێ خۆی کاریگەرێکە لەوەدا دەردەکەوێت ئەو وڵاتانەی کە بەشدەوەندە باڵاکان یاخود بنکە بارەگاکانی ئەمریکا لە عێراق و لە سووریا دەکەنە ئامانج ئەو هێزانن کە نزیکن لە ئێرانەوە. طبعا ئەو هێزانە بۆ پاساویان چییە کە بنکە و بارەگاکان ئەمریکا دەکەنە ئامانج پیان وایە کە لە جەنگی ئیسرائیل و فەڵەستینیان بڵێن حەماس ئەمریکا بە هەموو شێوەیەک پشتگیری ئیسرائیل دەکات ئەوانش لە بەرامبەر ئەمەدا دێن بنکە و بارەگاکانی ئەمریکا دەکەنە ئامانج و ئەو زانیاریەکانی ئەمریکاوی کە خۆشی چەند جارێک باسی لۆکرە زانیاریان هەیە کە بەرژەوەندیەکانیان بنکە و بارەگاکانیان نەکرێت ئامانج دروستە تاکوی ئێستا بەدەکی دروستە و ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردوو وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندی بە سوودانیەوە کردووە کە بە شازێک لە شازەکان ئەو گروپانەی کە نزیکن لە ئێران و بەرژەوەندەکانی ئەمریکا دەکەن ئاماز دەبێت دادگایی بکرێن و چەندین جار وەزیری دەرەوەی ئەمریکا و سەرۆکی ئەمریکا لەگەڵ سوودانی بە تەلەفۆن و سەردانیان کردووە قسان لەگەڵ کردووە کە پێویستە ئەو گروپانە چالاکیەکانیان کەمکەنەوە بۆ ئەو مەبەستە سوودانی سەردانی ئێرانی کرد و سەردانی هەرێمی کوردستانی کرد بەڵام بەداخەوە سەردانەکەی دەتوانم بڵێم سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی تا ئێستا نەیتوانیوە ڕێگر بێت لە ئەو هێرش و پەلاماردانانە. کاریگەری و هەژمونی ئێران و ئەمریکا لە ناو عێراقدا وای کرد بێت کە عێراق نەتوانێت بڕیارە دروستەکانیش بات یاخود بڕیارە سەربەخۆکانی لە نێو خۆی وڵاتەکەی دابات و کاریگەریش هەیە بۆ بێت لەسەر قوڵکردنەوە و ناکۆکیەکانی ئەمریکا لە ناو عێراقا. بێگومان دەبێت ئێمە دان بە و ڕاستەدا بنین کە حکوومەتی ئێستای عێراق نزیکە لە ئێرانەوە زیاتر ئەو گروپانە تێدا ڕۆڵیان هەیە کە نزیکن لە ئێرانەوە و ئەمەش وای کردووە ئەو حکوومەتە تا ڕادەیەک نەتوانێت نا ئەمریکا و ئێرانیش لە حکومڕانیەکەی خۆی بخاتە دەرەوە و ناتوانێت بڕیارێکی مستەقیل و سەربەخۆی هەبێت هەرچەندە سوودانی لە ئەنجامی دەست بەکار لەو کاتەوە کە دەست بەکار بوون لەوەی نزیکەی ساڵێک و چەند مانگێکە بۆ ئەوە هەوڵی داوە کە سیاستێکی سەربەخۆیان هەبێت هەم بەرژەوەندەکانی ئێران بپارێزێت هەم بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزێت بەڵام ئەو جەنگەی حەماس ئیسرائیل ڕاستەکەی کێشەی بۆ ئەو دیدگا و پلانەی سوودانی دروست کردووە ئێستا سوودانی لە هەوڵدایە کە بتوانێت ئەو پارسەنگە بپارێزێت و بیریشمان نەچێت ئەو کابینەی جۆ باردن سەرۆکی ئەمریکا زۆر هاوکاری حکوومەتی عێراقی کردووە چەندین جارە کە لەلایەن ئەو گروپانێکە نزیکن لە ئێران و بنکە و بارەگاکانی ئەمریکا هەم لە بڵێن لە حەیناسەر و هەم لە بنکەکانی هەرێمی کوردستان دەکرێنە ئامانج ئەمریکا لە سووریا جوابیدانەوە بەڵام ئەو جارە وەڵامدانەوەی ئەمریکا لەسەر خاکی عێراق بوو ئەوەش لەوە دەکات کە ئەمریکا ئەو سەبرەی جارانی نەماوە پێویستە حکوومەتی عێراقی بەرژەوەندە باڵاکانی ئەمریکا لەلایەک و بەرژەوەندە باڵاکانی ئێران بپارێزێتەوە بە سیاسەتێکی هاوسەنگ کار بکات بۆ ئەوەی ئەو پارسەنگە بپارێزێت چونکە ئەمریکا حکوومەتی ئێستای عێراق لە توانایدا نییە دژاتی ئێران بکات هەنە لە توانەشیدا دژاتی ئەمریکا توانەکانی ئێران چۆن هەڵ سەنگێنرێت لە بەرامبەر وڵاتێکی وەکو ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکا و ئێران بەتەنیا ئەم هەڵمەت و ئەم ڕوبەڕووبوونەوەی لە بەرامبەر ئەمریکا ڕاگەیاندووە و تا چەند دەتوانێت درێژە بە ناکۆکی و ڕوبەڕووبوونەوەکانی لەگەڵ ئێران بدا. بێگومان ئێمە کە وەختی باسی ئێران دەکەین ئێرانی ئێستا جیاوازە لە ئێرانی پێشووتر چونکە ئێستا ئێران بە شازێکی ناڕاستەخۆی یەک بەرەی دروست کردە بەنای بەرەی مقاومەت کە هەم لە بە شازێکی ناڕاستەخۆ حکمی بەغداد دەکات حکمی فەڵەستین دەکات حکمی لوبنان دەکات و حکمی یەمەن دەکات و حکمی سووریا دەکات بۆیە ئێستا کە دەڵێ ئێران بەتەنیا نییە کۆمەڵێک وڵاتی تری لەگەڵن بەڵام ئەم وڵاتانە هیچیان قدرەت و توانای سەربازی و تەنانەت لە ڕووی ئابووریشەوە بەهای دراویان بەڕادێکی زۆراتەوە لە ڕووی ئەمنیشەوە مستەقر و جێگیرنین ئەمانە ناتوانن ببنە قوتێ مەگەر لە ڕۆ استراتیژی و پێگەی جیۆگرافیەکەەوە سوود بە ئێران بگەێنن دروستە؟
دروستە ئەو وڵاتانە هەرێکێک لە وڵاتانە وڵاتێکی زۆر بەقەوەت و بەهێزترین هەم لە ڕوانگەی سەربازی و هەم لە ڕوانگەی اقتصادیەوە، بەڵام کۆمەڵێک گروپی دروست کردووە، یعنی سیاسەتی ئێران بۆ شێوازەیە کە لە وڵاتانە ئەو گروپانەی کە لە خۆی نزیکن کۆمەڵێک گروپە مەسەلەن حەشدی شەعبی، حزب وڵا لە لوبنان و حەماس تا فەڵەستین و ئەوانە ئیستیفادەی حوسیەکان لە یەمەن و حکوومەتی ئێستا سووریا بە سەرۆکاتی بەشار ئەسەد ئەوانە ئیستیفادەی لەکات بۆ بەرژەوەندە باڵاکانی خۆی، یعنی ئێران بەوانە ئیمکانیاتی مادی و چەکی خستونە بەردەم بۆی کە هەر کاتێک ئێران بیهێوێت دەتوانن بەرژەوەندیەکە باڵاکانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکەنە مەترسیەوە. و جگەل لەوەش من باسی جەمسەر بەندە جیهانەکەم کرد، لەسەر ئاسی جیهانیش ئێران بەتەنیا نییە، رووسیا لەگەڵ وڵاتانی تری لەگەڵە و یەکێک لە ئەندامانی بریکس کە هیندستان و بەرازیل و چین و رووسیا تێدا ئەندامن. بۆ ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست قووەتی ئێران زۆر لە جاران بەقوەترە لە بۆ دژاتیکردنی باشە. ئێران دەڵێت ئەماکەم دوا پرسیار کاکسەرەت حەزمە کرد زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ جەنابەت گفتوگۆم کردە، هەوڵ دەدەین بۆ دەرفەتێکی کە ئێستا پەیوەندیەکی ئەمنی و استراتیژی لە نێوان عێراق و گرێبەستێک ڕێککەوتنێگە عێراق و ئێراندا هەیە، بە بەردەوامی ئەم بابەتە دەکرێتەوە باسی لەوە دەکاتەوە ئەمریکا دەیداتەوە بەگوێ عێراق و هەرێمی کوردستانە ئەم ڕێککەوتنی کە دەکرێت بۆ چەکداماڵینی هێز و پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانە و لە ڕوا سەربازیەکەوە و چ استراتیژیەتێکی نوێ دەدات بە هەیکەلیەتی و هەژمونونەکانی ئێران لە ناو عێراقا. گرنگی جێبەجێکردنی ڕێککەوتن تەنها لەوەیە وەستێتەوە کامانە چەند حیزبێکی کوردین کە مەترسیان بۆ ئێران دروستکردیان دواتر هەژمونونەکەی زیاتر لە ناو عێراقا بەدی دەکرێت. بەڵێ یەک حقیقەت هەیە دەبێمە ئەوەیە کە هەر لە دوای ساڵ 2023 حکوومەتی عێراقی ئەو سەدام و خاو حکوومەتی تازە تشکیل بۆ هێزە شیعەکان تێدا فەرمانڕەواتی کردووە، ڕێککەوتنامەیەکی ڕانەگەێنراو لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە بۆ ئیدارەدانی عێراق. چکە گوت پێشتر باسم کرد نە ئەمریکا بەتەنیا دەتوانێت ئیداری عێراق بدات و نە ئێرانش بەتەنیا دەتوانێت، هەردووکیان بێکەوە دەتوانەوە. وێ بۆ ئەو مەبەستەش حکوومەتی عێراق ڕێککەوتنامەی استراتیژی لەگەڵ ئەمریکا ڕێککەوتنامەی لەگەڵ ڕێککەوتنامەی ئەمنی کۆماری ئیسلامی ئێران هەیە. طبعاً ئەو ڕێککەوتنامەی کۆماری ئیسلامی ئێران لەکەیەوە لەکوێوە سەرچاوی کردووە؟ بە نەزەر بە قەنەعەتی ئێمە لەوە سەرچاوێکی ساڵێک تقریباً ساڵێک و چەند مانگێکە شۆڕشێکی خۆپێشاندانێکی جەماوەری شارەکانی ئێرانی کردەوە بە دیاریکراوی ئەو شارانێک کە کورد تێدا زۆربەی دانیشتوانەکەی پێک دەهێنێت کە ناستا و شۆڕشی ژینە ئەمینی. ئەم شۆڕشە کۆتایی هاتووە، بەڵام ئێران لە ئەنجامی ئەم شۆڕشە و دەرەنجامی ئەم شۆڕشە تێگەیشت کە هێزەکانی کە ئۆپۆزیسیۆنی ئێران و لە خاکی هەرێمی کوردستان بنکە و بارەگان هەیە پاڵپشتێکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ بوون لەو خۆپێشاندانانەی کە لە شارەکانی ئێران کراوە. دوای ئەو خۆشە ئێران بەو ئاراستەیە ئیش دەکات کە ڕێککەوتنامەیەکی ئەمنی لەگەڵ عێراق ڕێک میمزا کردووە بۆی ئەمنیەتی ئەو ناوچە سونوریانە بەتابەتی سنووری ئەو کە بریندار بە هەرێمی کوردستانەوە بپارێزێت و ئەو بارەگایانەی کە حیزبە کوردیەکان هیانە لەو مەنتیقەیە بە شێوازێک لە شێوازەکان کەمپیان بۆ دروست بکرێت و لە سنوورەکان دڕ بخرێنەوە بۆی ئەمنیەتی ئێران نەخەنە مەترسیەوە. ئەمە لەلایەک لاجی کەشەوە ئێران ترسی لە داعشیش هەیە، یعنی هەم لە ساڵ 2004 کە جەنگی داعش دروست بوو بە درێژایی سنوور ئێران کاری بۆ دەکرد 45 کیلۆمەتر زیان زیاتر داعش خۆی دوور خاتەوە. ئێستاش جۆڵی داعش هەیە، بۆیە بە شێوازێک لە شێوازەکان دەیەوێت ئەو ڕێککەوتنامێک لە حکوومەتی عێراقیەتی جێبەجێ بکرێت هەر بۆ ئەم مەبەستەش هەڵە نەبم. ئەم ڕۆژهەڵاتێکی ئێرانی لە سەردانی عێراقی کردووە بۆی کە ئەو خاڵانێک کە ماوە بەتەواوی جێبەجێ بکرێت. بێگومان ئەم ڕێککەوتنامەیەش یعنی لەلایەن ئەمریکا و ئەوانەوە خوێندنەوەی دەتوانین بڵێن خوێنەوەی تری بۆ بکەین. بەڵێ کاکسەر هەند حەزمە کرد باز لەو دیوێشکین کە بۆ ئەمریکا چی دەبێت، بەڵام کاتی بەرنامەکەم کۆتایی هات. من زۆر سپاسی ئامادەبوونی جەنابتەکەم بەڕێز سەرهەد شێخ و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە مەشهەدە و میوانی وەبەڕێدی سکایپ ماندوو نەبی.